سلامتی بکار هر لما مسنجري باش تشوف لهم بالفيديوهات فيما قبل كامل ولا
ڕاستی جيني لسرين ايوه قلنا زحمة تبع أورو السلام
سلامت یا خواهم سگرم باشی بله والله رنگ لفتم کم بیت نه والله خریش تصویرشم نکرده سلامت یا خواهم باشه اسمی تسعه فایده شو باش كذا أنا بخلق أنا أصلا
كيف الريال؟ بدلية ماشي ها؟ برتقالية او اخي جول جونغو برتقالية زرقاء ها؟ وزيرة رزغانجة كمان بدنا Gol şu sallasana. Çok siyahlı gol da. Vay vay vay. لا تنين بعد
بەڵێ بیرمانە شێمەکە یاریمان کردو لەگەڵ ینی پێشمەگە ولێرا پێشمەگە ولێرێکێکە لەو یاریانە کە دوو نازناوی بەناوی و زۆرترین یاریزانی خیبرەیاری ئەوەی کە خولەکانیان بردووە لەگەڵم تیپا مەوجودە سواز بەخوا یاریزانەکان بڵێم ئاسێکی باشیان پێشکەش کردووە بە تایبەتی لەگەڵ پێشمەگەی هەولێرا بیرمان نەچێ لە قۆناغی مەجموعەکانەوە تا ئێستا ئەوەی کە ئەو نقطە قووەتی کە تیپی ئێمە پێی مەشهورە ئەو ڕۆحەتەیە ئەو ڕۆحەتەیە کە لە ناو یاریزانەکانە هەیە ڕاست ئێمە ڕێنمایان پێین بەس هەمووی لەلایە ئەو ڕۆحەتی تیپەکە لەلایە ئەوەیەکە لەو نقطانی کە ئەبێتە هۆی سەرکەوتنی تیپەکەی وڵا یاریێکی خۆش بوو یاریی کراوە بوو دەتوانم بڵێم بۆ هەردوو لا زۆرترین فرسەی تێدا بوو گەمەکی حەماسی بوو دەکرا ئێمە پێش ئەوەی سیروانی گۆڵی دووەم کە ئێمە دەمانتوانی گۆڵ بکەن خاستەن دوو فرسەی محقق 100% لەدەستدا ئەوەی من تێبینیم کرد لەم یاریە لە هەردوو فەریق تەنها لە پێویستیان بە تەرکیزی زیاد بەتابەتە فەریقیمە بەس من سوپاسی یانی سیروانی دەکەم هەتا دەقی ئاخیر کۆڵ نەدا و هەوڵیدا و یاریزانەکانمان ئاستێکی باشیان پێشکەش کرد دەکرێت لە هەندێک حاڵەت لەگەر ئاست تەرکیزێکی باشتریان هەبە بەس ئیتر ئەوە تۆپێکی خۆش بوو تقریبا دەتوان بڵێم یەکێک بوو لە یاری هەر خۆشەکان بەڵام ئەوە پێشمەگە لەم یاری دۆڕان دەتوان لە یاریەکانی دیدا هاتوو تاعیزی و خەسارە بکاتەوە جاری دەوری هێشتاوە لە بیدایەتەکە هەرچەندە ئێمە خۆمان حازر کرد بۆ برنەوەی ئەم یاریە لە ڕووی بەدەنیوە ئەداکی باشمان پێشکەش لە ڕووی تەکتیک و هەندێک ئەختامانە بۆ بەتایبەتی لە پاش هەڵگەڕانەوەی تۆپەکان بەس دەستخۆشی لە سیروانی دەکەم ئەوان ئستاهل بوون خاستن لە 20 دقیقەی ئاخیری مڕەکەزتر بوون توانیشان گۆڵ تۆمار بکەن بەڵام دووبارە یەکەم هێشتا یاری زۆرمەوە پێشمەگە دەتوانێت لە یاری داهاتوو تاعیزی ئەم خەسارە بکات